حلبو دەست پێ بکەین بەناوی خۆی گەورە و مێرەبان سوپاس بۆ ئامادەبوونی کەناڵ عەزیزەکان سوپاس بۆ ڕۆژنامەنووسان سوپاس بۆ کەناڵە هەشتی عەزیز بۆ سپۆنسەرکردنی میدیایی دیداری گەنج و کۆچ سوپاس بۆ زانکۆی سلێمانی بۆ هاوبەشیکردنی ئەم دیدارە گرنگە بۆی کە ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی باش و گرنگ پێکەوە لەم دیدارەدا تاوتوێ بکەین و تیش بخەینە سەر کۆمەڵێک برینی ئەساسی و جەواهیری کە بتوانین ڕێگا چارەسەرێک بۆ کۆچی نایاسایی گەنجان دابنین کە بەداخەوە چەند ساڵێکە کوردستان دەناڵێنێ بەدەست کۆچی نایاسایی گەنجانەوە و بەتایبەت دەڤەری ڕاپەڕین کە زۆرترین کۆچی نایاسایی گەنجانی تێدا بەداخەوە ئێمە ناوماڵێناوە کۆڕەوی گەنجان لەبەرەوەی لە دیاردەوە دەرچووە بۆتە کۆڕەوەیەکی گشتگیر و بۆتە بابەتێک کە ئێمە گرنگێکی تەواوی پێ بدەین بەداخەوە هەر لەم مانگەدا ئێمە دەبێت ڕاپەڕین 5 جەنازەی وەرگرتەوە کە دوایینیان دوێنێ بوو کە جەنازەکەی گەیشتەوە دەبێت ڕاپەڕین بۆیە ئەم دیدارەمان بە زەڕ و زانی لەگەڵ زانکۆی سلێمانی بە سوپاسەوە بۆ دکتۆر کۆسا و دکتۆر فەتا و تەواوی ستافی سەرۆکایەتی زانکۆ کە بەخەمەوە ئەوانیش هاتنە پێش بۆی کە بتوانین چارەسەرێکی ئەم دیاردەیە بکەین چارەسەرێکی ئەم ڕێگا نایاسایە و بتوانین کۆمەڵێک پێشنیار و کۆمەڵێک ڕێگا چارەسەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ لایەنە پەیوەنددارەکان بخەینە ڕوو بۆی کە بتوانین لە ساڵی تازە هیوادارین ساڵی تازە ساڵێک بێ کە گەنجانمان کۆچ نەکەن و ساڵێک بێ قوربانیمان بۆ نێتەوە ساڵێک بێ کە دایک و باوکانی عەزیز جەرگوستاو نەبن ساڵێک بێ کە گەنجان نەبنە خۆراکی ماسیەکان و نەبنە خۆراکی قاچاقچیە دڕندەکان بەداخەوە قاچاقچی هیچ ڕەحمێک ناکە بە هیچ گەنجێک و ناتوانێت گرنتی و زەمان بدا بۆی کە ئێمە چەندان گەنجمان تا ئێستاش بێسۆراخن نەئێکە بزانین خنکاون نەیەکە بزانین ماون بۆیە لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە پەلە سۆراغێکی ئەم گەنجە بێسۆراغ و بێناونشانەمان بۆ بکەن کە تا ئێستا 4 ساڵ 5 ساڵە خێزانی وایە دەناڵێنێ ناتوانێت نە گوێی لێبێ نە جەنازەکەی وەرگێتەوە و داوایەکی ئەساسیمان بە حکوومەتی هەرێمی کوردستان کە تکایە لە ساڵی داهاتووە پرۆژە کەرتە تایبەتەکەتان پرۆژەکانتان بخەنە دەڤەری ڕاپەڕین بۆی هیچ گەنجێکی ترمان ئێمە دووچاری ئەم ڕێگا پڕمەترسی و ڕێگا کێشمەکان نەبێ لەوانەیە ئێستا زۆرێکتان بڵێن گەنج بۆچی دەڕوا گەنجێک کە بە 5,000 ئیشکا ڕۆژانە چی بکە لەم وڵاتە چۆن بتوانێت بژێوی ماڵ و منداڵ و بژێوی خێزانەکان دابینکە تۆ مێر منداڵێکی تەمەەن 15 ساڵ بیر لەوە بکاتەوە کە بۆ خۆشگوزەرانی دایک و باوکی بتوانێت خانوویەک بۆ دایک و باوکی بکڕێ بڕوە بەڵام لە لیبیا کەرت و پارچە بکرێ و هەر پارچەکراوی بنێرێتەوە دەڤەرەکەی خۆی ئایا پێویست نییە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستەیەک لەسەر ئەم کۆچە بکە و پێویست نییە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی بێتە سەرخەت بۆی کە ئەم دەڤەرە کۆمەڵێک پرۆژەی هەیە ڕاوەستاون کۆمەڵێک پرۆژەیە بەبێ سویلەی و بەبێەوە کاری تێدا ناکرێ بتوانێەوە گەڕیان خاتەوە بۆی کە گەنج دەرفەتی کاری بۆ دەستبێتەوە ئێمە چەند ساڵێکە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان تکایە فریای ئەم دەڤەرە بکەون بەڵام حکوومەت نەگوێی لێ بووە نەبیستوێتی نەبینێتی بۆیە داواکارین هەل لێرەوە بە ناوی ڕێکخراوی گەنجان ڕاپەڕین و بە ناوی سەرۆکایەتی زانکۆی سلێمانیەوە داواکارین کە حکوومەت هەنگاوی بەپەلە بنێ بۆی کە لە ساڵی داهاتوو ئەم قەیرانەمان ڕوبەڕوو نەبێتەوە دیسانەوە جەرگی دەیان دایک و باوکی وەکو ئەم باوکو دایکە ئەزیزانە نەسووتێ کە بەڕاستی هەرێکێکیان چیرۆکێکی تراژیدی هەرێکێکیان چیرۆکێکی ناخەشێن هەرێکێکیان چیرۆکێک کە بۆتە سەدەمەی دڵ کە زۆر جارێ من خۆم بەرگەی ناگرم لە لایەکی ترەوە حکوومەت کەمتەرخەم بووە لە ئاوردانەوە بۆ دەڤەری ڕاپەڕین بۆی کە بتوانێت هەلی کار دروستکە من دواتر وڵامی پرسیارەکانتان دەمەوە پێم خۆشە دکتۆر فەتا قسێ بکە بە ناوی سەرۆکایەتی زانکۆ و دواتر کە سوکاری قوربانیان دواتر بەندەوەکو سەرۆکی ڕێکخراو لە خزمەتاندان بۆ هەر پرسیارێک
با دوای پرسیارەکان بەناوی خی گەورەی بەخشندەی میێرەبان خۆشەویستان ئێمە وەکو سەرۆکاتی زانکۆی سلێمانی خۆشحاڵ بووین وەکو جارەکانی تر وەکو ئەو سیاسەتەی کە سەرۆکاتی زانکۆی سلێمانی و زانکۆی سلێمانی بە شێوەیەکی گشتی کاری لەسەرەکە کرانەوەی بە دەوری کۆمەڵگایە واوە ئەو استراتیژەیە کەوای کردووە لە ماوەی 3 ساڵی ڕابردووی کارکردنی زانکۆی سلێمانی بتوانێت بە قوڵی بەهێزەوە لەگەڵ هاوبەشەکانی لە ناو کۆمەڵگا بە هاوبەشە حکوومیەکان بە کەتی تایبەت بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کار بکە بە ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانانەی کە لەسەر ئاسیا هەرێمی کوردستان نەگوزارێت و خۆشحاڵین کە ئەمڕۆ لە یەکێ لە دیدارە گرنگەکانی زانکۆی سلێمانی کە پێکەوە ئەکادیمیەکانی زانکۆ لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ جهەی حکومی معنی لە هەرێمی کوردستان و ئێمە وەزارەتی کۆچبەرانی عێراقشمان لەگەڵای ئەمڕۆ لێرە باز لە دیاردەیە بکەین کە ئەو دیاردەیە ئاسەوارێکی ڕاستەخۆی لەسەر تاکە بە تاکەی هەرێمی کوردستان بەجێهێشتووە پێکەوە لە چوارچەوەی دوو پەنێڵە کۆمەڵێک توێژەری ئەکادیمی زانکۆی سلێمانی و کۆمەڵێک لایەنی پەیوەندیدار دەردەشەی ئەو هۆکارانە بکەین کە وا لە گەنجی ئەماکە ئێرە بەجێ بێڵێ ئەوەی کە کۆچەکە ڕوئەیە کۆچەکە دەرئەنجامە بەس دەرەنجامی کۆمەڵێک هۆکاری کەڵەکە بووە کۆمەڵێک گرفتە کە لەناو هەرێمی کوردستانە هەیە و ئەم گرفتانە بۆی بتوانین چارەسەریان بکەین بۆی بتوانین ڕوبەڕوویان بیدەوە بۆی بتوانین استراتیژە دابنێن پێکەوە بۆ ڕێگریکردن لە گرفتی کۆچی گەنجان پێویستمان بە توێژینەوەیە پێویستمان بە تەداخلاتی ڕاستەخۆی دامەزراوە ئەکادیمیەکانە بۆیە ئەمڕۆ ئێمە لێرەین لە زانکۆی سلێمانی پێکەوە بتوانین دەردەشەیەکی ئەو گرفتە بکەین تاوەکو لەگەڵ هاوکارەکانمان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە پەیوەنددارن بە کۆچ لە دەستگا حکوومیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی حکوومەتی ناوەندی بەغا پێکەوە بتوانین استراتیژە دابنین بۆ بەرەنگاربوونەوەی گرفتی کۆچ جارێکی تر زۆر خۆشحاڵین کە لێرە لە زانکۆی سلێمانیەتان بینینەوە وەکو زانکۆی دایک بۆ قسەکردن لەسەر دیدارێکی گرنگ لەسەر گرفتێکی گرنگ و هەروەها لە هاوبەشەکانی ترکە لەگەڵمانە دیسان دەستەی مافی مرۆڤیشمان لەگەڵا کە جهەیەکی معنیە لە بەرەنگاربوونەوەی گرفتی کۆچ سوپاسانەکەین بەناوی خۆی گەورە و بەخشندە بە خیراتنی هەموو کەڵامەکان دەکەم چاوتان باز دەکەم ئەگەڵ هەرتان بۆمە ڕێکی خستۆ زۆر سوپاسان دەکەین کە من یەکم لە بێسەر و شوێنەکان ئەگە کوڕەکەم هەیە بەناوی پشتیوان ڕەسوڵی وە لە 24 یازدەی 2021 ڕۆی بۆ بەریتانیای 20 خولەکیان مابوو لای بەریتانیا بپەڕنەوە بەداخەوە چوپەکان تەقی بەداخەوە 20 جەرگۆشەمان خنکە 20 جەرگۆشەمان لە گەڕاندەوە بۆ هەرێمی کوردستان بەڕاستی دەستخۆشی لە کاق و بادیش دەکەم زۆر چاوی ماز دەکەم کە لە بات ئێزارێکی دوو جاری فەحسی دوێن بۆمە کردووە سوپاسی حکومەتی هەرێمیش دەکەم بەگەڵ جەنازان گێڕانەوە بەڕاستی هیوادارم باچی دیکانە یەکێت و پارتی بە کوردی کەس ناتوانین ناویان بێنی بەڵام من ناویان دێنم لە سەرەکیدا ئەو دووە ئیزبە لە سەعیدانە هیوادارم بە زووترین کات حکومەتی پێک بێنم باسیدی ئەو گەنجانەمان نەخنکێن باسیدی ئەو گەنجەمان بێسەر و شوێن نەبن باسیدی ئەو خەڵکەت زەرگ سوتاو نەبێ حقەتی زۆر کەناڵەکان گوێمان لێ دەلێ خەڵکەکە پارەی نەبێ کوڕی بەچیدا بەڕێ دەکات بەڵێ ڕاست دەکەم پارە نییە بەڵام بەداخەوە خانووی سەر خۆمان بۆ فرۆشتووە کە کوڕمان بەڕێ کردووە بەڵام بەداخەوە هەزاران کێشە و کەم و کوڕی هەموو ماڵەکاندا هەیە خەڵک بە 5,000 و بە 10,000 گەنجێکی ئەو ڕۆکانە بەڕاستی بەڕێوە ناچیت چه بکڕی بەو 10,000 بەس پێم بڵێن کە من یەکەبارێ خۆ نەخۆشی درێژخانم هەیەگە کوڕم ڕۆیوە لە بەرخاتری ئەو نەخۆش درێژخانەی ڕۆشتووە ئێستاش کوڕەکەمەوە لە 24 یازدەی 2021 وەرە کوڕەکەم بێسەر و شوێنە داوا لە هەموو لایەنە بەرپرسیارەکان دەکەم کە بۆم بێنە سەر خەت ویزەیەکم دەنی و دوو ڕۆڵەکەی خۆم کەوم بە تایبەتی حکومەتی هەرێم داوای لێ دەکەم ئەگە لەگەڵم بێتە سەر خەت 4 دانە ساڵە ئەمن ئێروێ دەکەم هیچ لایەنێک لەگەڵ من ناتوە سەر خەت بەڕاستی کارە ساتە دەست خۆشتان دەکەم چاوی هەر هەمووتان ماز دەکەم خێر بێن سەرچاوەکان بە سپاسی زانکۆی سلێمانی و ڕستای گەنجانی ڕاپەڕین دەکەم من وەکو باوکی هۆگر کوڕەکەم لە لیبیا کۆچی دوایی کرد لە سجن کاتێک لە سجن کۆچی دوایی کرد کۆنسڵخانەی عێراق لە لیبیایی کەمتەرخەم بووە ئەوەی لە سجن داوامیشیان کردەوەوانەی لیبیا ئەوانشە کەمتەرخەم بچووگان لەبەرەوەی ئەو کوڕانی کە لەگەڵی داموکتیان ئەو کوڕەبی نەخۆشە بیبەنە دکتۆری کتیانە نایبین بۆ دکتۆری ئەو کاتێکە مردەی بینە دەرێ یعنی گەنجانمان بەو شێوان هاتووە لە دەرەوەی وڵات هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک بە
دەڤەری ڕاپەڕین داتەوە هەدی کار بەرەخسێنی لە منتیقەی زۆر سپاسان دەکەم. بەڕێزان دووبارە سوپاس بە ئامادەبووتان و لێرە دەمەوێت چاڵنجێکی هەم سەرۆکی حکومەت هەم جەنابی کاقوبات بکەین کە لە زووترین کات کە سەرۆکی حکومەت خۆی بە سەرۆکی هەموو کوردستان دەزانێ سەردانێکی دەڤەری ڕاپەڕینکە بۆ بینینی ئەو تراژیدیایی کە لەو دەبەرە دەگوزەرێ و جەنابی کاقوبات خۆی بەدەچوون بۆ کەم و کوڕی ئەم دەڤەرە بکە بۆی کە بتوانێ ئەم باوکو و دایکە ئەزیزانەی کە ڕۆڵەکانیان لەدەستدا چیتر دایک و باوکی تر نەبنە جەرگ و سوتاو و نەناڵێنن شەوانە بە دیارە و لێرەشەوە داوە لە فەرماندەی ئازیز و خۆشەویست کاگووا بەڵەبجەی دەکەین وەکو لایەنێکی ئەمنی کە بەڕێزیان لەگەڵ زۆربەی وڵاتان پەیوەندی تۆکمەیە لە ڕووی عەسکەریەوە داواکارین ئەو گەنجانەی کە بێسەر و شوێن بێسۆراغن لە ڕێگای هێزە ئەمنی و تایبەتەکانی وڵاتانی ئیتالیا، ئەڵمانیا، فەڕەنسا، بەریتانیا کە لەگەڵ هەمویان پەیوەندی باشە جەنابیان سۆراغێکمان بۆ بکە بۆی دڵی ئەو دایک و باوکانە ئاسوودە بێ لەوەی کە ئایا ڕۆڵەکانیان چی بەسەراتوە. هەر پرسیارێکشانەیە وەکو زانکۆک و ڕێکخراو ئێمە لە خزمەتان داین. بەس لە ڕاپەڕینیان لە هەموو کوردستان لە هەموو کوردستان 6,800 گەنج کۆچی کردووە لە دەڤەری ڕاپەڕین بەس دەڤەری ڕاپەڕین ئەم ساڵ تا ئێستا لەگەڵ بێ 2300 گەنج کۆچی کردووە بەداخەوە کە بەشێکیان بە گیراوەیی دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆری نووسنگەی جەنابی کاقوبات پەرلەمانتارانی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق هەوڵدرا اینجا گەڕێنرانەوە بەداخیشەوە کە هەندێکیشان بە جەنازەکان بۆی ماتونەوە. گەڕانەکە تقریبا دووە بزانم 400 بۆ 500 کەس تا ئێستا گەڕاوەتەوە. پرسیاری تێتان نەبوو؟ سپاس بە ئامادەبوونتان. دوو دەقە